سڵاو و ڕێزمەیە لە خزمەت هەموو بینەرانی تلڤیزیۆنی کۆمەڵە. ئەمڕۆ دەستپێکی بەرنامەی ژیانەوەمان هەیە، هەروە کە پێشتر بانگەشەمان بۆ کردووەم بەرنامە لەسەر مۆعزەڵی ئێعتیاد و بە هۆکارەکانی و ڕێژە و ئاماری ئێعتیاد و ئەو مۆزەڵە چۆن لە جاما پەرەیسەندووە و ڕێکار بۆ نەجاتی جاماها چییە، لەسەر ئەوە تاوتوێکەین بۆ دەستپێکی ئەم بەرنامە لە هاوڕێ گەلاوێژ داوەتمان کردە کە لەم بەرنامە هاوکارمان بن، لە تەجروبیاتیان پێشتر لەم زەمینە کاری کردووە و ئاگایی هەیە و هەروەها لە نزیکیشەوە لەگەڵ ئەوانەی کە تووشی ئەو کێشە و گرفتە بوون بەرخوردی بۆ قەتئەن تەجروبیاتی گرانبەهای هەیە کە ئێمە تاین کەڵکی لێ وەربگرین. هەروە کە زانن ئێعتیاد دانێ لە پیچیدەترین مۆزەڵات و موشکڵاتێکە کە داوێنی جامعی بەشەریەتی گرتووەتە بەر، مۆزەڵێکە کە جەمبە گەل مختلفی هەست و تەنها لە بوارە ئیجتیماعییە نیە، بوارە اقتصادیە، بوارە سیاسیە، زۆربەی بوارەکان کۆمەلگا ئەگرێتەوە و مختص بە یەک تەبەقەی بخصوصیش نییە، ینی مختص بە یەک چینە یەک تەبەقەی بخصوص نییە. ئێمە هەم لە چینە هەژار و فەقیرە جامعە هەستمان، لە چینە مامناوەندە هەمانە و لە ناو قشر تەبەقەی مرەفەهیشە ئێمە هەمانەوە، پس مختص بە یەک چین نییە. بەڵام ئەوەی کە جێسەرەنجە ئەوەیە کە لە ناو چینی هەژار ڕێژەی ئێعتیاد زۆرترەوە، بەتایبەت لە وڵاتی وەکو ئێران بەدەسەڵاتی سیستمی ئێرتجاعیە و کە هەست لە وڵاتە بەداخەوە ساڵ بە ساڵ ئەم قەزیە پەرەیسەندووە و طبقی ئامارێ ڕسمی کە خودی ڕژیم ئەیادە دەرەوە مابینێ 6 تا 8 میلیۆن معتاد مانەز بە تەورە ڕسمی، ئەوانەی کەوا سەبت بوو گەنامە ئێمە ئازانین کە ئەو ڕێژەیە زۆرتر، ینی ئەوەی کە بە تازگی لەو جامعە هاتوێتە دەرەوە یا ارتباتێکی لەگەڵ جامعی داخڵە بێ، ئەزانێت کە ڕێژەی ئێعتیاد و گوستەرشی ئێعتیاد لەو جامعە چەنێ وەسیعە و چەنێ خانوادە گرفتارە ئەم موشکڵ و مۆعزەڵەنە. ئێعتیاد ڕیشەی توولانی هەست، بخصوص لە مەنتەقەی خاوەرمیانە بۆ مەوادێکە بەناو مەوادی سونەتی ئەناسیریە، ئەم مادە بەناو کۆکنار یا حەشیش یا خەشخاش بۆ ئەووەڵین بارێژن لە وڵات مسر و هاتەتە منتەقەی بینالنەهرین و لێنە پەرەیسەندە و لە دوایە هاتە بۆ ئێران. بەڵام لە دوایی لاوەڵە وەکینە مەسەفووە وەک دارویە مسەکنێ نە بە شکڵی فەراوەری شودەی لەمە و دواکە تەکنۆلۆژی پیشرفتی کردەوە بخصوص لە قڕونە میانیە توانیانە کە فەراوەری بکەن مەحسوڵی لێ بەرهەم بێنن و وایلا لە ئەوەڵە و بیشتر وەک حاڵەت دارو و دەرمانێک بوو کە ئستفادیانە کرد لە حتا مەراسماتی دینیە ئستفادیانەکە. ئەمە ڕێژەی گوستەرشێ ئێعتیاد ئێمە بیشتر هەڵەگەڕێتو بۆ دەورەی سەفەوی، لە دەورەی سەفەویە بە تایبەت سری لە پاوشاکان سەفەوی ئەم قەزیانە حرامەزانی وەک شاع عەباس سریەکیشیان نا عرسەیان بازەکردوە بە شدەت گوستەرشی پەیا کرد. ئێمە نمونەی ئەوینین لە جەهانگەردهایەکە کە وەسفیان کردە لە جامعی ئێرانەوە عینە هاتن سەردانیان کردە وەک جەهانگەرگەلە فەرانسەوی یا ئێدوارد براون ئینگلیسی کە هاتە وەختی تەوسیفە جامعی کرمانیە ئەسفەهانە و ڕۆژاکە قەشەنگە تاین تەسویرەکە بووینی کە چۆن وەک ڕسمێ عادی لە ناو خانەوادەکانە جێگەی باس کردەوە قەزیە. مەسەلە لێنە بۆ غڕەنجەوەیە کە مسری مەوادی شیمیایی و سەنعەتیش لە کناریە تۆلی دەوێت و وەک بەرهەمێ بۆ جامعی سەرمایەداری ئیستفادەی لێەکە بۆ داهات بۆ ئەوەی کە سوود بەدەستێرێ ئەم باشە سروەتکە و ڕژیمە جمهوری ئیسلامیش وەک نمایەندەی سیستەمە سەرمایەداری دانی لە گەورەترین مافیا گەلێ مەوادی مخادر کە سپای پاساران و سپای قوتسبێ لە مەنتەقە سازماندا کە چەند ڕۆژ لەمەوبەریش هەر لە گزارش خەبەرگوزاری گەل بینالملەلیە بوو نمونە مەسەڵەن لە حیزبوڵای لوبنان استفاداکە لە حکوومەتی سووریە استفاداکە و ئایسە سووریە و لوبنان بوو گەسم مرکزی بۆ پەخش شیشە و قورسهای ئەمفێتامین. ئەمە شتێک نییە کە دنیا نەزانێ بەم قەزیە منتەها ئیتر تەرزە بەرخوردە ئێماشی چۆن بێ
لە فرە مواقع معتاد وەک بیمارە معروفیەکەن ئەمە ئایا ئێمە گەرەکمانە لە تو لە بەرنامەهای متعددێکە لەمە دوامانەوەی بزانین ئایا ئەو دیدە دروستە کە ئێمە فقط وەک بیماری تماشایم قەزیەکەین ڕاهکارهای مختلف دارو دەرمان هەیە کە تۆسیاوێ جەلەساتە NA تا چه ئەنازە توانیە ڕێگری کا بەم مەسئلە و ڕەوشهای مدرن بۆ نمونە ڕۆژی جدیدێکە لە دنیای ئەمڕۆژە ئستفاداوێ بەناو خودیاری تەرکێتیات من حەزەکەم لەسەرەوە بابەتە زۆرتر بۆتانی ڕوون کەمەوە و کەسانێکە تەجروبەیان بووە لەو زەمینە ڕەوشێکە بەرخەلافە ڕەوشهای عادی کە بیشتر تاکید لەبان معتادەکات لەبان دارو دەرمان و ئەترافیانەکات ئەم لەبان خودم معتاد و تاکیدەکەم ڕۆژە یعنی خودم فەردێکە مبتەڵەس وەک محور دانێت وە خۆیەکە هەنگا و هەڵەگرێت تبقسلی ئوسولە کە مەرحلە بە مەرحلە لە بەرنامەگەل هاتیە تۆزیحیان ئێستا ئەچینە خزمەت هاوڕێی گەلاوێژ هاوڕێی گەلاوێژ بەخێر بی زۆر سپاس تەشەکر مەمنون هاوڕێی گەلاوێژ پێشتریش جنابتان بەرنامەتان لەسەر معزەڵی ئەتیاد بووگە ئەزانن کە ئایسە بۆ خصوص بە شکڵی فرەعادی ینی تبقى ئامارێکە ئێرایدریا لە محلات مختلفە ئێرانە لە دەرگای ماڵ کەتیتە دەرەوە 5 دقیقە زمانت کافیە تا بە ئەوەڵین فرۆشەندە بگە یعنی دە تۆ لە کەمترین زمانە ممکنە مەوادت دەسە کەفێ ئایا ڕژیم بمانە نازانێ یا ئەزانێت و بەری پێناگرێ بەڵێ من پێم وابێ هەروەکو خۆتان مختصر لە مێژووی ئێحتیاتدا باستان کرد ئێحتیات کە لە بەدرێژایی مێژووی ئینسان وجودی بووە قەبلەن وەکو مسەکن بۆ تەبابەت کەڵکی لێوەردەگیرە و دوای ئەو بەعزەن بۆ شادی و تەفەنن و خۆشی و لە شایدا ئیستفادەیان لێ دەکرد بەڵام بەداخەوە لە دنیای سەنعەتی جامعەی سەرمایەداریدا وەکو منبەیەکی گەورەی دەرامەت چاوی لێ دەکرێت و هەروەها گەورەترین مافیای ئێحتیاتیش لە وڵاتانی خاوەرمیانە بەتایبەت لە ئێران خودی دەم و دەستگای دەوڵەتای حاکمن ئەز جملە لە ئێران مافیای مەوادی مخدر خودی سوپایی پاسدارانە کە وەکو منبایەکی سەرڕایەوە کە وەکو منبایەکی گەورەی دەرامەت کەڵکی لێ وەردەگرێ وەکو ئەبزارێکیش بۆ سەرکوب و بۆ بێتەفاوتکردنی جوانان کە ئەکسەریەتی جەمیەتی ئێران تشکیل دەدەن کەڵکی لێ وەردەگرن دەرنەتیجە ئەوە لە شاراوە نییە هەموو دنیای زانیە وەروە خەڵکی ئێرانی زۆر بە باشی دەزانن کە عامل و بانی ئەسلی تۆسعە و پەخشی مەوادی مخدر لە ئێران خودی دەوڵەتی ئێرانە بەتایبەت سوپای پاسداران و بەتایبەتی لە کوردستان کە چۆن مێژوویەکی شۆڕشگەرانی هەیە و هەمیشە ئۆپۆزیسیۆنی کۆماری ئیسلامی بووە لە کوردستان پێگەیشتن بە مەوادی مخدر لە 5 دقیقەش کەمترە لە تاران ئەگەر 5 دقیقە بێت لە کوردستان بە 2 دقیقە دەگاتە دەستی مەصرف کننده کەوا بۆی ئێمە ناوێەوەمان لەبێ بچێتەوە کە عاملی ئەسلی تۆسعە و تۆزیعی مەوادی مخدر لە ئێران و بەتایبەت لە کوردستان خودی سوپای پاسداران کە بە دوو هۆی سەرەکی یەک منبەیەکی گەورەی دەرامەدا دووش وەکو ئەبزارێکی سەرکوب ئیسفادەی لێ دەکا ئەتە نەک فەقەت لە نێو جامعەدا لە شارەکاندا لە زیندانەکاندا بۆ کە ئێتراف وەرگن لە زیندانی یا بۆ کە زیندانی بشکێن و دووری کەنەوە لە مەسایلی سیاسی زیندانیانی سیاسی کە هەمیشە وەکو کەسانێکی کە تهدیدی حاکمیەتی جمهوری ئیسلامی دەکا بۆ سەرکوبی ئەوان ئیسفادەیان کرد لە زیندانەکان لە مەوادی مخدر کەوا بوو زۆر ئاساییە کە لە وڵاتانی وەکو ئێران دەستڕەسی پەیداکردن بە مەوادی مخدر زۆر ئاسانە چۆن چەندین سوودی هەیە بۆ دەوڵەت هەم منبەیەکی گەورەی دەرامەدا کە ئێستا خەریکن
سادر دەکەن هەتا بە وڵاتانی ئەوروپایی لە تەریق تورکیە و ئێوە لوبناان و سووریە و ئەوانەتان ناوبەر هەتا لە تورکیەش کاناڵێکی گەورەی سادرکردنی مەوادی مخدر بۆ وڵاتانی ئەوروپایی لەلایەن ئێرانەوەیە. بۆیە مەسەلەی مەوادی مخدر جیاواز لەوەی کە وەکو ئەپیدەمیەک وەکو کاڵایەک کە گەورەترین منبەی دەرامەدی ئێستای دەوڵەتایی سەرمایەدارە وەکو ئەبزارێکی سەرکوبش چاوی لە دەکرێت. هاوڕێ گەلاوی بەخشە کەلامەکەتان قەتەکەم. ئەمانە هەمووی دروست جنابێت خۆ تەجروبەی زندگی لە دەروی وڵاتیشتان هەیە. ئەزان لەو وڵاتانەی غەربیشە مەصرف مواد مخدر زۆرە مبتەڵابوون تەنها مواد مخدر نیە ئەلکولیش هەیە وەلێ تەفاوتەکە لە چیا وینن بلاخرە جوانگەلێکە هانێنە تووشیەون لە هەداقلهای ئازادیە سیاسی و مەدەنی و ئەمانە بەهرەمەندن جوانگەل ئێرانی لەوەیشە بێ بەهرن هۆکارەکەی لە چاوینن کە ئەو نەپەرەیسەندە لە جامعی ئێرانە بۆ جوان ئەشێ بچێ بە تەرەف شتێکە ئەزانێ زەرەری هەز ئەزانێ لەتمە بە بەدەنیە گەێنێ وەلێ باز هەم تەمایل پەیاکە بازم بەچێ بە نەوعی بەتەرەفی. بەڵێن گەرچی مەوادی مخدریە احتیاط ئەپیدێمیکی جەهانی و بینەملەلیە بەڵام لە کشورهای متفاوت مختصاتی تایبەت بەخۆی هەیە هەم لە باری اقتصادیەوە هەم لە باری سیاسیەوە هەم لە باری کۆمەڵایەتیەوە هەم لە باری فەرهەنگیەوە بۆیە قشرەکانی جۆرا جۆریش کە مەوادی مخدر بەکاردێنن ئەوارزیەوە لەسەر مەسەڵەن قشری دەوڵەمەند و میانی کەمترە بە نیسبەتی قشری خوارەوە کە کرێکاران و قشری فرودەست و مەحروم و برسیەکانی کۆمەلگانە بۆی کە چینی کرێکارکە یعنی مەوادی مخدر لە ئێرانە لە ئاسیادا کوڵەن لە خاوەرمیانە زۆرتر لە ناو چینی فەقیر و هەژاردا مەسرەفی هەیە لە ناو چینی مەسەڵەن مرەفادا قشری مرەفادا و هەروە میانیدا بەو وساتەنیە کە لە ناو قشری فەقیر و هەژاردا هەیە و هۆیەکانیشی چەند شتی ترە هۆی سەرەکی ڕوئاوەری جوانانی ئێران بۆ مەوادی مخدر لە ئەسڵە بێکاری و فەقرە بێکاری فەقر کە بۆتە هۆی ئەوەی کە ناومێدی بە ژیان لە نێو قشری جواندا لە ئێران کەم بۆتەوە بە پێی خودی ئاماری دەوڵەتی لە ئێراندا لە هەر 3 نەفەر 1 نەفەر تووشی ئەفسردگی بووە تووشی خەمۆشیە بووە هۆی چییە؟ هۆی نەداریە فەقیریە بێکاریە سەرکوبە مەحرومیەت باری ئازادیهای فەردی سیاسی کۆمەڵایەتی فەرهەنگی لە هەم ئەو بابەتانەوە لەلایەکی دیکەشەوە خودی سەرکوب و زیندان و شەڵاق و ئێدام و تند و تیژی نسبەت بە ژنان ئەوەم لەبیر نەچێت ڕووی ئاوەری ژنان لە ئێراندا ژنان و کچان بە مەوادی مخدر ڕوو لە زیادبووندایە ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیادبووندایە بەڵام بەداخەوە ئێمە ئامارێکمان بەدەستەوە نییە ئەو ئامارێکە ئێوەش ئاماژەتان پێکرد ئاماری ڕسمی دەوڵەتە ئەگەر ئێمە چاو لە خودی ئاماری ڕسمی دەوڵەتکەین ڕێژەی محتادان لە ئێران دەتوانانی بڵێ حەدی ئەقەلەکەی 2 بەرابرە هۆکارەکانیشی تۆ جامەی ئێران چاو لێ بکەین بۆحرانی اقتصادی کە لە خودی جامەدا وەجودی هەیە دووکەڵەکەی چۆتە زۆرتر دەچێتە چاوی خەڵکی فەقیر و هەژار لەو نێوەدا ژنانیش کە فەقیرترین قشری کۆمەلگانە کەوابوو لە ئێرانە بۆ جوانانی ئێران زۆر بە شێوەیەکی وەسیع ڕوویان کردە احتیاط هۆکارەکانی ئەو شتانە بوو کە ئاماژەم پێکردن و هەروەها جوان لە ئێران ئازارێکی زۆر دەبینێ زۆر ناومیدە بۆ تەسکینی ئازارەکانی مەجبورە پەنا دەبە بۆ مەوادی مخدر هەتا قەولی ئێوە کە ئاماژەتان بێکرد ئاگاداریشە لە زیانباربوونی مەوادی مخدر کە موسیبەتێکە کە نەتەنیا خۆی تیاچێ و ئەسووتێ خانەوادەکەشی تیاچێ و هەروەها کۆمەلگاش لەتمە دەبینێ
کۆمەڵگای ئێران کۆمەڵگایەکی نەخۆشە، کۆمەڵگایەکە بەهۆی ئەوەی کە خەڵکێکی زۆر بەهۆی بێکاری و گرانی چەند سەد دەرسەد و دەستمۆزدی چەند بەرابەر لەژێ خەتی فەقر و یعنی زیاتر لە 70% خەڵکی ئێران لەژێ خەتی فەقری مطلقدا بەسەر دەبن ڕووی ناچاریەوە پەنا دەبە بۆ مادە سربەرەکان و هەروەها ئشارە پێ بکەم لە دەرەوە جیاوازیە گەرتی مەوادی مخدر بۆ ئینسانەکان بۆ هەموو مزێرە خەتەرناکە لە دەرەوە بەڕاستی جوانەکان زۆربەی هەرە زۆریان بە خاتری فەقر و بێکاری نییە، بەشێکیان بە خاتریەوەیە، بەشێکیان بە خاتری مشکلاتی خانەوادەگی و ئیجتماعیە کە دووساری اختلالاتی ڕۆحی و فکری ئەوانە بوونە یا تەنیا کەوتونەتەوە کەم محبەتیان پێ دەکرێت لە خانەوادە تەنیا کەوتونەتەوە هەم لە ناو خانەوادە و هەم لە ناو کۆمەلگادا. ئەمانەش ئینسانهایەکن کە بەنەوەیەک مۆنزەوی بوونەتەوە خۆیان ناومید دەبینن تووشی ئەفسردگی دەبن ئەوانش ڕوو دەکەنە مەوادی مخدر و ئیستفادەی لێ دەکەن. وام لە ڕێژەی ئەو جوانانی کە لە ئەوروپادا مەوادی مخدر ئیستفادە لێ دەکات بە نیسبەتی ڕێژەی جوانان لە ئێراندا قابلی مقایسە نییە، گەرچی لە تەواو دنیا مەصرفی مەوادی مخدر ڕوو لە زیادبووندایە. ئێستا مەوادی مخدر لە سەتی کاڵەهای پردەرامەدی دنیادا دەرەجە یەکە، ئەوەڵین کاڵایەکە گەورەترین منبەی دەرامەت بۆ سەرمایەدارانە. پسکەوا بوو هەم تۆلید و هەم تۆزیی زۆر هاسانە و هەم دەستێنانی زۆر هاسانە، هەم مشکلات و مؤزەناتی ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی و خانەوادەگی و ڕۆحی و فکری و تەلاق و هەمووی ئەوانە عاملن دەستیان داوەتە دەستی یەک. ئەوەش کافیە بۆەوەی کە ئاەن نەتەنیا ئەو قشرە وەسیعە لە کۆمەلگا بە تایبەت جوانان خەریکە لە ژیان مەحروم دەکە، خەریکە سەدەمەیان لێدا خانەوادەکاشیان داغان دەکەن، باکو نەسلی ئایندەش زەرمەند دەبینە مادام کە ئەکسەرێتی کۆمەلگا جوانانن لە تۆلید و لە گەشە پێدانی مەسەڵەن کۆمەلگا اقتصاد و فەرهەنگ و ئەوانە بێتەفاوت دەمێنەوە خۆشیان مۆنزەوی دەبنەوە معلومە نەسلی داهاتوش لێردا زەرمەندە. لە دەرەوە ئیمکانات زۆرتر فراهەمە بۆکە یارمەتی نەخۆشی معتاد بکەن بۆی کە لەو وەزیەتە بێتە دەرێ، بەڵام خەرجەکەی دەوڵەت دەیکێشێ، کۆمەڵەکان خەرجەکەی دەدەن، بەڵام لە ئێران نەتەنیا خەرجەکەی دەوڵەت نایدا خانەوادە دەبێ بیدا، نەتەنیا ئەو ئیمکاناتش بەو شێوە وەسیعە لە اختیار خەڵکدانیە لە ئێران، بەڵکو زۆر جێگا ئەو جێگانی کە خودی دەوڵەت دەسەڵاتی هەیە بەسەر ئەو کەمپانەی باسپەروەری معتادان لەوێش هەر بە دەرمانی احتیاط بە تەمان تیماریان بکەن. لە حاڵێکدا لێرە ئاوا نییە، بەڵکو لەباری ڕۆحی و ڕەوانشناسیەوە، لەباری کۆمەڵایەتیەوە، لەباری ئابوووریەوە یارمەتیان دەدەن، دانێرن بۆ مەکتەب، دانێرن بۆ وەرزش، بۆ تەفرێ، بۆەوەی کە بتوانن بەسەر ئەو کەمبودانەی کە تا ئێستا لە ژیاندا هەیان بووە بەنەوەیەک بۆیان قەرەبوو بکەنەوە و حاسانکاریان بۆ بکەن کە باوەڕ بەخۆ پەیدا بکەن، ئستعدادەکانیان گەشە پەیدا بکەن کە بزانن ئێحساس بکەن کە ئینسانهایەکی مفیدن، ئینسانهایەکی مخەرەب و سەربار نینە، بەڵکو ئەمە نەخۆشیەکە کە قابلی عیلاجە بە شەرتێک کۆمەلگا مەسئولیەتیان قبوڵ بکە. مەسەلەیەکە هاوڕێ گەلاوێژ ئەویش لە دیدە علمیەوە ئەوەی کە ێژن وەختی بەدیدە بیمارە و تماشای فەردە معتادەکەی دەروەخە و بەهانە ئای بەدەست معتادەکە و خۆیشی بەدید بیمار تماشای خۆیەکە ئەنجی من نەخۆشێکمی تر وەختی نەخۆشم چۆن سەرەتانی ێژێت من هۆکاری نەبووم، خۆم مقەسر نەبووم، پەس خۆی مقەسر نازانێ و مواد مخدریش جۆرێکە مەصرف مداومی تەیە
مانگەل و ساڵگەل و مختلف باعثەوەی کە ئێرادەی ئەو فەردە زەعیفەوە، یعنی مانگ بە مانگ ساڵ بە ساڵ ئێرادەی هەر زەعیف و زەعیفترەوەی وەختێکیش بەو شێوە تەگە هەڵس و کەوتکریە هەر بێژن تۆ چۆن نەخۆشیت چون نەخۆشیش بەدەست خۆی نییە ئیتر وا فکرەکاتەوە تەوەقۆیشی یەکێ دەبان لە ئەترافیانی ڕێکار چییە؟ ینی بۆ ئەوەی کە بتانی و ئێرادە تەقویەتکەی لە ئەم ئەفرادە ئەشی چی بکەیت؟ خۆشبەختانە ئێستا علم و دانیش سەبارەت بە نەخۆشی ئێحتیات و هەروەها ڕێگا چارەکانی زۆر ئێستا ئەو دەستکەوتانە ئێمە دەبێت ئیسفادەی لێ بکەین و خودی کۆمەڵگە ئاگا بێتەوە بەو علم و دانیشە ئەو وەختە زۆر هاسانتر دەبێت حتا خودی نەخۆشەکەش کە مەسەن محتادەکە ئەگەر ئاگا بێتەوە بەسەر ئەو وەزیەتەدا کە چۆن دەتوانێت ئیرادە بکە تەرکی احتیات بکە تووشی ئەو مشکلە نابین کە مەسەن هەمیشە کەسێک کە احتیات مەسرف دەکە ئینکار دەکە و هیچ بە مشکلیشی نازانێت بەڵام مادام کە تووشی احتیات بووە کولەن هەموو ڕەفتار و کردار و ئەمەلکردەکانیشی لە چوارچێوەی مەسرفی مەوادی مخەدردا دەگونجێ نەک لە ژیانێکی ئاسایی و ئیجتماعی رابطە لەگەڵ خانەوادە رابطەی لەگەڵ هەموو دنیای دەوروبەری ئەزم لە خانەوادەشی قەتە دەبێ و تەنیا رابطەی لەگەڵ مەوادەکە و کەسانی کە هاو مەسرفینە کەسانی کە وەکو خۆین لەگەڵ بەوانەوە مەحدود دەبێتەوە هەمیشە ئینکار هەبوو بەڵام پێشتر کە احتیاجیان بە نەخۆشی دانانە بە نەخۆشی نیان ئەناسی خودی محتاج زۆرتر زەرمەندە بوو وەکو ئینسانهایەکی زاتیان خراپە وەکو ئینسانهایەکی خراپکار وەکو ئینسانهایەکی بە قەولی ئێران فاسد چاوان لێ دەکردن ئەمە ئیتر زۆر کوشەندەیە کەسێک کە یعنی دیدگای کۆمەلگا و جامعە و دەوڵەت و خانەوادە پێی وابێ کە ئینسانێکی فاسدە و خراپکارە فوق العادە کوشەندەیە کە دەرهاتنی مەحاڵە بەڵام ئەوەی کە دەڵێن وەکو نەخۆشی چاوی لێ دەکەن لێرەدا زۆر مهمە کە ئەم نەخۆشیە 5% نەخۆشی فیزیکیە جسمیە 95% نەخۆشی ڕۆحی و ڕەوانیە ئەو 5% زۆر ئاسانە من کە لێرە تەجروبەی خۆم کارم کردووە بەستگی بەوەی کە ئەو نەخۆشە چی مەسرف کردو و چەندەی مەسرف کردو و لە چه فاصلەی زەمانەیدا مەسرفی کردووە بە پێی ئەوە لە بیمارستان دەیخەوێنن ئیوایە 3 ڕۆژی دەخەوێنن ئیوایە 5 ڕۆژی دەخەوێنن ئیوایە هەفتەیەکی دەخەوێنن حەدی ئەکسەرەکەی هەفتەیەک تا 10 ڕۆژە یعنی 5% ئەو 5% بەو هەفتەیەک چارەسەر دەکرێت لە بیمارستان دوای ئەو 95% دیکە لەباری ڕۆحی و ڕەوانی یانبەنە ئەو کەمپانە ئەو شۆنەی مەسە من کاریم لێ دەکرد بە چەندین ساڵ بەدەیان کەس هاتوونە ڕۆیشتوونە لەوێ ئیتر هەموو ئیمکاناتێکیان اختیار دەنێن ئەوەڵان جەلساتی ئامۆزشی کە بەسەمن علم و دانیشیان پەیدا بکەن بە مەوادی مخەدر بە ئەوارز و زەرەرەکانی مەوادی مخەدر و هەروە ڕێگا چارەکان کە ئیرادە بکەن و تەسلیم بگرن و کە ئەمە تەرک بکەن و بۆ تەرکنی ئەمەش هەم دەوڵەت خەرجەکە ئەوە ئاماژەم پێکرد دەوڵەت دەیدا هەم ئەو شۆنە کە ئەو کەمپە کە ئەفرادی متخصص و کاشناسی لێە یارمەتیان دەکەن هەم لە دایانگەڕنەوە ئەوانەی کە مەدرسەیان تاوە نەکرد دایانگەڕنەوە بۆ مەدرسە کاری تەفریحی دەکەن ئیسعدادیان لە چیدا هەبێ ئیوایە مەسەن بەشێک لە سەنعەتدا مەسەن لە مەکانیکیدا لە جۆشکاریدا یان لە کامپیوتێردا تەخەسوسی هەیە دانیێرن بۆ بەشانە کە ئیسعدادەکانیان گەشە پەیدا بکە و هەروەها بەدیدێکەوە کە ئینسانهایەکی زۆر عادی هەروەکو هەموو کەسێکی دیکە ئێحساسیان هەیە ئینسانهایەکن ئێحتیاجیان بە محەبەتە ئێحتیاجیان بە کارە بە دەرامەدە بە نانە بە شۆنی حاوانەوە و ژیانە لە هەموو بابەتێکەوە تامین بن
ئەوانیان بۆ تامین دەکەن گەرچی ئاگاشن بەوە کە ئەمە نەخۆشییان بەڵام دەزانن کە 5% سیستمیە باقەکەی ڕۆحی و ڕەوانیە ئەگەر مۆعەزەلاتی بێکاری و اقتصادی و خانەوادگی و ئەوانەی بۆ هەلکەی میزانی دەرسەدی ئەو کەسانی کە مووەفەق دەبن کە پاک بنەوە لەم مەوادە ئیتە دووبارە تێنەکەونەوە زۆرتر دەبێت بە هەر دەرەجە زایقە بکەی لە تامینی ئەوانە لەوەکە یارمەتیان بکەی ڕێگەیان بۆ بکەیەوە بەو میزانەش ینی خەتەری ئەوە کە دووبارە تێبکەنەوە زۆرتر دەبێت دەبووە دیدگای کۆمەلگا و هەروەها دیدگای خانەوادە هەروە علم و دانشی خودی بیمارەکە بە مەوادی مخەدر زۆر مهمە کە ئاگا بن بەسەر بیناسن هۆیەکانی بناسن وەروە ڕێگە چارەکانیشیان پێنیشان بدەین دەرسەدی موفەقیەت پەیداکردنیان زۆرتر دەبێت. هەورێگە لاوێژ ئەو بەحسانە کە جنابتان ئشارەتان پێکرد زۆر باشە کێشەی ئەسلیش هەرەوەیە دانێت لە کێشەکان لە بوارە جسمی و تەبعاً تایمی فرە ناوات کە فەرد ئیسلاح بێ حداقل ئێشە بەدەنیەکانی دەبێن چ مەسئلە ئەسلی هەرو جۆرە کە خۆتان ئاماژەتان پێکرد بەحسەی ڕۆحی ڕەوانیەکەیە ئەو مەسئلە ساخب ئەوەی کە لە ئوروپا و ئەمریکا جنابتان فەرموتان ئەمکاناتێکە دەوڵەت دابینیەکە ئێمە تەک سیستمێکە تەرەفین حاضر نییە خب لە گەردشە ساڵانەیە کە جۆرەکە نادگەل بینوملەلی محاسبەیان کردە 400 میلیارد دلار گەردشە ساڵانەی مواد مخەدرە خب نەهاد فاسد و جنایەتکار و ئەکسپای پاساران قەتعەن لە هەمچین پوڵی ناگزەرێ و نایەتیش هەزی نەکات بۆ فەردە معتاد بۆیشی مهم نییە ئوسوولەن ئەو ئەمکاناتە لە ئێرانە نییە ئایا خۆی منە بێژین ئاغا حتممەەوە نوسخەی کە لە ئەوروپا هەست بۆ ئێرانی جوواواتەوە بۆیە ئەشی ڕێککارێ جەدید بگرینە بەر بەنامەگەر مختلف خۆ تایسە دروست کردیا بارها تۆزیح دریا ئەوەی کیشە نەهادە لە جاما فعالە لە زمینەی فرێ لە کەمپایەکم مردومین فرێکە لە نەهات هەیە کە بەناو ئنجیۆهای ئەنوانە چێپێژن لێنە فعالن لە واقع گشتی مردومین ینی دەوڵەتی نین ئەماڵان دەوڵەت سەرمایە گوزاری لەو بەخشە ناکات بۆ وەشی چە بکەین ینی چ نوسخەی کارامەدەتانین ئێمە ئێرابین بۆ جامعەیە کە بە تەواو مۆزەڵات و مشکڵاتێک کاسی تەفاوتگەرێکە تەک جەوامەیە غەربیە هەسی ئەم پرسیارە زۆر بەجێ بوو تەبعەن دەوڵەت بانی ئەسلی مەوادی مخەدر و موسیبەتەکانی دەوڵەت ئاگانە و کارە دەکا پس نابێ ئینتزارمان لە دەوڵەت بێ کە دەوڵەت بێ وەکو وڵاتانی ئەوروپای و غەرب ئەو ئیمکاناتە لە اختیار خەڵک بنێ و یارمەتیان بکە و خەرجیان بچێشێ چۆن خەرجیشی بێحەد گرانە تەبعەن ئەمە بە هیممەت و ئیرادەی خەڵک بەتایبەت خانەوادەی محتادەکان دەتوانێت دەستاوەرتایەکی هەبێ و بازە خاستایەک بە دەوڵەت تەحمیل بکە یەک ئەوەی کە خەرج و هەزینەی باسپەروەریەکە بە جۆرێک لە جۆران دەوڵەت وادار بکەن کە هەزینەکەی بدە دوو ئەوەی کە خودی مەدەدکارانی کاروباری کۆمەڵایەتی لە جامعە بۆ خۆیان هیممەت بکەن لەو ئینجویانە لەو ئەنجومەنانی باسپەوەری محتادان کار بکەن وهروای یارمەتیان بکەن دڵسۆزانە یارمەتیان بکەن و حقوقی خۆشیان دیارە دەبێت لە دەوڵەت وەرگرن وەکو کەسانی کە کارمەندن و متەخەسسنەوەوانە بەشێکی دیکەش ئەوەی کە خودی خانەوادەکان نابی شەرم بکەن لەوەی کە منداڵەکەیان یا ئەزیزیەکان لە خانەوادەدا تووشی ئیحتیات بووە وەکو نەخۆشێک چاوی لێ بکەن و کەسێک کە نەخۆشی قەلب دەگرێ زوو بە ئامبولانس دەبەنە ئۆژانس و بیمارستان بۆ کە مەعالەجە بکرێن فۆری ئەمەل دەکرێت و یارمەتی دەکەن و چاکش دەبێتەوە ناژمرێ ئەگەر نەیبێ بیمارستان دەبرێ نەخۆشی ئیحتیادش ئەینیشتە وەکو کەسێکی کە نەخۆشی قەلبی هەیە ئەگەر مەعالەجەی نەکەی ئەگەر یارمەتی نەکەی
تیاچێ لە تەنیا بە خۆی تیاچێ خانەوادەکەش تیاچێ بۆیە ئەو دیدی ئێمە شێوەی بەخوردی خانەوادەکان بە بیمارەکان هەروەها شێوەی بەخوردی کۆمەڵگا و هەروەها متەخەسیس وەکو مەدەتکارانی ئوموری اجتماعی زۆر زۆر مهمە کە دەتوانێ بازە خاستی خۆیان بەدەست بێن تەحمیل بکەن بە دەوڵەت کە جێگەیان بۆ بکاتەوە خەرجیان بکێشێ ئەوانش یارمەتیان بکەن و ئێمە ناچین سەر و پرسیارە کە خودی ئیرادەی بیمارەکەش لە هەمووی ئەساسی ترە ئەگە بۆ خۆی ئیرادە نەکە هیچ ئەنجومەنێک و هیچ کەسێک و هیچ هەتا ڕەوانشناسێک و پزیشکێک ناتوانێت معجزە بکە لە وەزعیەتە نەجاتی بدە و یارمەتی بدە بەڵکو بدەیت بۆ خۆی ئیرادە بکە کە ژیانێکی دیکە ژیانێکی بەبێ مەسرەفی مەوادی مخەدر ممکنە ئەگەر بی هەوێ و تەلاشی بۆ بکە هەر ویستریش کافی نییە ئەبێت تەلاشی بۆ بکە کەسیم بگرێت کە ئیتر لەم ڕۆڕا دەهەوێت خاوێن بمێنێتەوە ئیتر نایهەیە مەواد مەسرەفکە و خانەوادەش بە دڵێکی ئاوەڵاوە باوەشێکی گەرمەوە پێشوازی لێ بکەن و یارمەتی بکەن ئەو هەروەها کۆمەلگاش بە چاوێک چاویان لێ بکە کەمانە وەکو منداڵی خۆیان چاوی لێ بکەن کەمانە ئینسانهایەکن نەخۆشن دەبێ معالجە بکرێن بۆ کە بگەڕێنە باوەشی خانەوادە و کۆمەلگاکە ئەو وەختەیە ئێمە دەتوانین من نمونەیەک بڵام لە سوێد لە 200 ساڵ لەمەو پێشەوە ئەکسەریەتی پیاوەکانی سوێد بە ئالکۆلیست مەشهور بوون یعنی محتاج بوون بە ئالکۆل ئەوەڵین ڕێکخراوەی کۆمەڵایەتی کە لەم سوێدە پێکهاتووە بەنێوی ڕێکخراوەیەکی ژنان بوو مبارزە لەگەڵ ئالکۆلیزم فقط ژنان پێکیاهێنا چون ئەغڵبی پیاوەکان ئالکۆلیست بوون زۆرش موفق بوون تا مێژووی سوێد بخێنەوە کە ژنان توانیان بە ماوەیەکی زۆر کورت ئەسان ڕێژەی ئەلکۆلیزم لە سوێد زۆر کەمکەنەوە ئەوە خۆی کۆمەکی کردبەوە کە خودی جامەکە سالمتر بێ ئینسانەکان زۆرتر تەمە بکەن ئەو وەختە تەمەنی پیاو لە 35 ساڵ 37 ساڵ زیاتر نەبوو دەمردن هەم فەقر بووە هەم ئەلکۆل وای لێکردبوون کە نان دەتوانین لەوە زیاتر ژیان بکەن بەڵام ژنان هیمەتیان کرد کە ئەوان توانێت پێش بەوە بگرن بەو ئێپیدەمیە کەوابوو لە خودی ئێرانیش بەتایبەت لە کوردستان منداڵم لە خەڵکی کوردستان ئەوەیەکە هەموو ئەو خانەوادانێکە ئەزیزێکیان منداڵێکیان تووشی مەوادی مخەدر بووە ڕێکخراوەیەک پێک بێنن ئەنجومەنێک پێک بێنن کە دەستی یەک لە تەجروبەی یەکتر کەڵ وەربگرن و یارمەتی ئەزیزەکانیان بکەن ئەگەر دەستە جەمعی خەبات بکەن و ڕێکخراوەیەکی ئاوا بتوانن پێک بێنن من دڵنیام لەوەی کە ڕێژەی نەخۆشەکان کەمتر دەبێتەوە و هەروە دەتوانن بەرێک لە خاست و بیستەکانی خۆیان سەر دەوڵەت داسەپێنن ئەمانە ئیمکان پەزیرن ئەمە خەیاڵی نییە مەسەن بڵێن ئەمە بۆ خۆی لە دەرەوە دانیشتو ئەو قسانە دەکا ئەمە مێژوو نیشانی داوە هەر لە وڵاتی کە من لێی دانیشتم ئەوان ئەو کارەیان کردووە بە ئیبتکار و هیمەتی خۆیان بەڵام چۆن ئیرادەیان کرد و ئیتحاد و هەمبەستەگیان هەبوو توانیان دەستکەوتش بەدەست بێنن بەڵام لە وڵاتی ئێمە ئەو ڕێکخراوەیە غایبە جێگای ئەمە وەکو زەحفێکی گەورەیە بۆیە خودی نەخۆشەکانیش سەر لێ شێواون نازانن چی بکەن نازان ڕوو لە چۆ بکەن نازان لە چۆ یارمەتی وەرگن هەروەکو خۆت پێکرد دەوڵەت یارمەتی ناکە دەوڵەت حەز دەکا کە خەڵک لەو بەدبەختیەدا و لەو موسیبەتەدا ئەسەن بسووتێ داغام بێ بۆی کە فکری ئایندە نەکاتەوە چۆن ئەگەر کەسێ سالم بێ فکری ئایندە بکاتەوە بۆ حەقەکانی خۆ بۆ خاستەکانی خۆی مبارزە دەکات بەڵام ئەگەر ئەحتیاج مەسرەفکە ناتوانێت مبارزە بکە ناتوانێت خاستی خۆی بەدەست بێنێت کەوابوو ئێمە دەبێ هەوڵ بدەین بۆ کۆمەڵگایەکی سالم و یارمەتی یەکەین ئێمەش کە ئەم بەرنامە لەمە و بەدوادایێنێن هەر ئەو هەدەفە تاقیب دەکات دواتە دەتوانین زیاتر قسەی لەسەر زۆر سپاس هاوڕێگەلاوێژ پرسیار زۆرن لەسەر ئەم بابەتە
قەتەن جنابەت تەجروبیات بێنایەت گرانبەهاتان هەست کە حتممەدا بەرنامەهای داهاتووە ئستفادەی دەکەم حەزەکەم بەنامە ئایندەش زۆرتر بە یەکۆ لەسەر ئەم مەسئلە تۆزیح بین و زۆرتر شیکەینەوە ینی زۆر مەسئلە هەن دانێت لەوانە هەرە و قەزیەی ئەوەسە کە بۆ ئەوە لەغزش فرەش لە ناویانە بۆ ڕاحەت بازگەشتیانز بە سەمتەمەوادە مخدر حەزەکەم لە بەنامەی ئایندەمانە لەسەرم مۆزووە زۆرتر کەنکاشکەین زۆرتر بازیکەین با تۆجو بە شرایط وەزعەتێکە لە ئێرانە حاکمە زۆر سپاس هاوڕێ گەلاوێژ ئەم بەرنامە هەرو جۆرە جنابتان فەرموتان ناوی ژیانەوەیە ژیانەوە بەمانای تەوەلودی دووبارەیە ینی سەر لە نوێ زیندوو بوونەوەیە ئێمە هاینە سەرە و باوەڕە کە تەنها غیرە ممکن غیرە ممکنە ینی کافیە ئێرادە بکەن بۆ ئەوەی کە خۆتان سالمە بکەنەوە بگەڕێنەوە بە داوای نیشتما و ئەو مەیل و ئێرادە لە وجود خۆتانە بێ ئێمەش یارمەتیتانین ئەوەی کە ڕاهکارن جدید بێ لە دنیای ئەم ڕۆژە ئێمە معرفیەکەین و حەزەکەین لەم بەرنامە یارمەتی دەرێبین بۆ ئەیگە کۆمەلگای سالمترمان بێ بەرخلافە ئەو سیاسەتە پیسانە کە جمهوری ئیسلامی پەیڕەویەکە بۆ سەرکوتی جامعی کوردستان و کل ئێران پس بە بەرنامەی خۆتانی بزان پەیوەندیمان لەگەڵا بگرن ئەتان حوزورتان بێ لە بەرنامەکە ئێمەش بەدڵێکی ئاواڵە و پێشوازیتان دەکەین زۆر سپاس هاوڕێ گەلاوێژ بۆ بەشداری لەم بەرنامە سپاس سەربەرز و سەرکەوتوبی تا بینەرانی عزیز تا بەرنامەی داهاتوو شەو ڕۆژانێکی خۆش و پڕ لە شانازیتان بۆ ئارزووم